بەناوی خوای بەخشندە بینەرانی هەوارگەی کوردەواری سەلام و ڕەحمەتی خواتان لێبی ئەو جارە شاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی دیکە کە باز لە بەفربارین دەکەین بزانین خەڵکی ئاواییەکان بە شێوازێک لە گوندەکان بە تایبەتی ژیانیان گوزەراندیە لەو کاتێک کە بەفرباریە هەرچەندە ئێمە هاتینە گوندی سرێشمەی لە دۆڵی ڕۆستێ لەوێن دەرێ ئێرەی کە ئەمن ئێستا پێدا دەڕۆمەوە جادەیە و سارە پێدا دەڕوە بەڵام لەبەر ئەوەی کە بەفرەی باش کەوتبوو نەمانتوانی بە سارەی بینە ئەو منتیقەی ناچار بووین بە پێیان ڕێمان کرد چارەگەڕەیەکمان بڕی هەتا هاتینە شوێنی مەبەست هەرچەندە سارەکەشمان کاک عەبدولقەهار ماشەڵای لێبی سایقەکی باشە بەرام پێدەچوو لە ناو بەفرێ زۆر نەڕۆی بوو سارەکەشمان دەبڵ قەمەرە بوو بەڵام هەر نەیتوانی گوتمان کاکە لە شوێنی خۆت ڕاوەستە با بە پێیان بچین با بزانین ژیانی ئەو دەڤەرەی چۆن دەگوزەرێ بە تایبەتی لە کاتی بەفربارین لەگەرمان بن بەیەکەوە جێمان لێبی و بینەری بین. بەڕێزان خۆشەویستان دیارە ئێرانە ئێستا کە بەفری لێکەوتیا قەدیم دەرێن هەتاوەکو ئێستاش کانگای بەفرێ بووە با بزانین لە قەدیمدا لە چەند مەتر باریە ئایا لە مەترێک زیاتر بووە یان کەمتر بووە دەچینە لای کاگ ئەحمەدی هەم برا گەورە موختاری ئەو گوندەیە هەم لە قەدیمەوە لێروکانە نیشتەجێ هەتاوەکو ئێستا. السلام عليكم. باش كاك أحمد خوا سلامتك يا ربي. مام أحمد دیارەمە لە ڕێ هاتین ماشەڵا دوایی سارە نەگەیشتە ناو گوندی بەفرەی باش باریە تا چەندی بەفر باریە لێرانە ئەوە بەفرنیە ئێستا باریە لەخوای بە زیادبی بەرەکەت ئەو هەندەشکە باریە چکو لە پاییزەوە مە چاوەڕوانی بەفرینە دوعاکەنێ بەخوای تەبارەک و تەعالا پاڕین و بەفرمان لەو باری تەقریبی 20 سانتینە بەفرێک باریە 20 سانتینیش ئەوەندە نییە کە وە بەدەن مشەقەتش بکەوی ساران کە لێرانە بەفرە باری 2 متر 3 متر بەفر ئەباری 2 متر تا 3 متر تا 3 متر خان هەر هەمووی لێرە 2 تەبەقە و 3 تەبەقە بوو لەسەرێ دیکە کۆرانەکان هەموو پڕدەبوون هەندی بەفرێ باوێنێ ڕاستە و خۆ ڕێکەمان بەسەبانە لەو بانی لە ئەو بانی لەو ماری لە ئەو ماری بەو شێوێ دەڕۆشتین ئەو ورساتە دەناو خانیادا بوو هەر هەمووی بە قاپمان ئاوەدای بە مەسینە و گۆسکە ئاو لە کانیێدا دەماندا ورساتەکەی یعنی ورسات دەرناکرا 2 مانگا 3 مانگا ورسات دەخانی داماوە لەبە بەفرێ زۆر گون نییە لە گوندیمە لێرە لە منتقەی باڵەکاتێ بە بەپرتر بەپرگرە گوندەکەمان کوێستانە بەرێ کە باسی 2 متر 3 مترت کرد ینی بەڕاستی وەی لێ دێ پێم وایە گوندە گلۆ گوندەی هاتوچوو زەحمەت دەبوو زۆر ئەو کاتی کوتەتان لۆ چ گوندەچی دەکرد یەکەمین گوند نێزیکترین گوندمان پیرۆمەر بوو کتێکمان لە بینی پیرۆمەری و سرێشمێ کەم وە بە 3 ڕۆژ 4 ڕۆژە قەپات بکەین یعنی ئەمە دەچون کتێکمان دەشکانەویش داتن تانی وەی تا کتێکمان پێکوە تێکە کردەوە هاتوچۆی گوندەکەمان بە پیا لە بینەی دیکە هەبی جا کوتێک لۆ ڕستێشمان دەشکان لۆ گرچیشمان دەشکان لۆ سمیلانێمان دەشکان شێ ئەو زەمانەی نەبوو جادە و شتیوە هەبیە هەر هەمووی کەر و ڕێوبار بوو کەریش دەرناسی و بەس بە پیا بوو بەزەخەرە تو باسیەوەت کردیان گۆ لە ڕاستە خۆتان کوتەتان دەکرد خۆ دەماش تەلەفۆن و ئامێری پێشکەوتونە بووە ئەوان ئاگدار بن ئەوانیش لە ڕاستە خۆیان دەیانزانی کەس بەرێ دەیانزانی یان تفەنگێکمان داوێت لێرانە دەیانزانی لۆک تەشەیە جوابیانە داین و لێندە ئەو داتن ئەمەشە چووی باشە
کوتەکردن یعنی ڕۆیشتن بەناو بەفرێدا هەتا ئەوکو ڕێیەکی بدینەوە باریکە ڕێیەک بەێ ئەگەر زانیمان مەسەلەن چۆکەک بی لە خوار چۆکی بی باشە بەس لە پشت چۆکی بی زەحمەترا بەێ ئەی باشە ئەگەر بێتە پشتێن لێ بێتە 2 مەتر و 3 مەتر ئەو کوتەکردنە کو دەکرا بەێ ئەمن بەبیری لە 72 بەفرەشی لە ڕاددە بە دەرباری حیوانێک ئەلێرانە بوومارە خارەمینەی مەشهورە لە هۆرێ بوو لە پیتۆرێ سێکەتە ڕۆژە ئەمە بەڕێوە بووین لە سبەینێ تا هێوارێ هەتا ئەنی ڕێ دەدەقاناوی بە پێیا ئێستا 3 ڕۆژە پێوە بووین هەتا کوتەکمان گەیاندا ناو ئەو حیوانەی سنگمان و هەلێ ئەدا برەکمان دەشکان بە پێیان دەکوتا ئیدی سینگی لێ ئەدا ئەومان دەبوویەشی لێ ئەسۆزەیوی هەتا گەینە هۆرەکەی پاش 3 ڕۆژە کەمە چوین لە هۆرەکەی بەو خوای بزنام و هەموو لە سەپشتێکگری خوار بووە لە برسا بەرێ 3 ڕۆژە ئەیوان 3 ڕۆژە چنەخوا مووی لەسەر پشتێکی کە خوار بووە کەواتە سەرەتا بە سینجی دەبا بتان شکان بەرێ وە بە سینگمان دەشکان بەفرەکە ئەوزە هەر دەستانیەوە بە پێیا ئەو هەندمان دەکوتا سەر لە نووسینگەشی دیکەمان لێ ئەدا ئەوزە بە پێیا دەمان کوتا هەتا وەی لێداتێ جێی خۆنە کردەوە ئەومانجە بوو ئێشی دیکە ئەسۆجێوی هەتا گەینە هۆرەکە حتمما لەو کوتەکردنەژ یعنی کەسی بەتوانا و بەوەج هەبووە قەدیم هەمووێرە خۆ لە کوتەی نەخێر نەخێر ئەو گەنجەکان هەرمانە بژادن گەنجەکە پیرەکان نا ئەوەی بەتێنا یاخود لنجی درێژە قاچی درێژە لێرە محەممەدی عادسالی هەوی بەتێن بوو ئەمەدی خارعالی هەبوو ئیبەتێن بوو ئەوانە ئەبەتێن بوون لۆکتەشکانێ زۆرە باش بوون ئەزیرەک بوو بەرە ئەدی قەدوا بۆ مەسەرەن لە هەر لە کوتەیدا ئەنگۆ 3 مەتر زۆرە هەر لە 3 مەترەکە هەر لە کوتەیدا کاتێک دوایی خەڵک بەفری بەسەدا هاتبیتەوە من حینی لە حینی سار بەخۆ بە برای چرومان دەدا عیوانی لە حیکەوە لە گرمژنیدا بە پراتە خوارە جێگا کە پێی دەرێن سێوێ بەرانە ڕاستن بەسە ئەیوانی داهات دوونە لوز ئەمن لەسە دێسروێ بووم بەرام دێسروی نەگرتەوە براکەشم لەبار دێسروێ بوو حیوانەکە خڕکەتە بن هیچی دیار نەما هیچی دیار نەبوو دنیاکە لوز بووە هاوارمان کرد لۆ گوندی گوندەکە هەر هەموو بەژنوو بە پیاوەوە هاتدا هاوارە هاتەوێندە حیوانەکەش زۆر بوو 100 زیاتر بوو باوەڕ بکە بە شەرێک دەوێت کتەچێ دیار نەبوو هەتا ئەگە یەکنەوە بە شەرت نادر یەک بەشەر دەکتەچێ دیار نەبوو ناوەڵە دوای هیچ مردار نەبوو مردار نەبوو بەس هەمێ بەراوێت ناوەڵە حیس نەبەر هەر ئەوەی لەبە نەپەسێکە نەپەسێ خواردەوە بزنەکەی پێشەخۆ ئەی کردەوە دەبم ئەوانی ژعنی حولی خۆیان دەدا بەرێ ئارێ وەڵا جاوەکی بەرا مەوقعەکە کەم بوو کە لە زێیەشی وە دیارمان هێخست بگەیە بزنازە ئەیکێکمان ڕاشێشانە دەرێ و دەمان هینانە دەرێ ئەو جێمان پڕە کردو هەت ئێشی دیکەمان دینا دەرێ هەتا هەمومانی نادەرێ بەس لە خوای بە زیادیوی یەک بزن نەمرد بە زۆرێ بەراوێت هەمێ بەراوێت کاتە ئەوەی ئێستا باسی دەکەی و لەگەر قەدیم زۆر لێک دوورە دوانیە بگەیەوە ئەو کاتانە کە 3 مەتر و 4 مەتر و ئانە دەباری لێرە بەخوای لێکە خوای زەحمەت نییە هەوش و 3 مترە بارینی بەس زۆر لە مێژە بەپەر وەکو پێویست پاشی 92 نەباریە وەکو پێویست نەباریە نەگەیتە مترشێ پاشی 92 لەگەر ئەوەشدا ئێرە کوورەی زستانەیە یعنی وەکو برێ کوورەی بەفریە بەرێ کەچی تەمەشا دەکەم هەست بە ساردی ناکەم بەرێ هەر بەردەوام وایە یان ئێرە بەس بەردەوام گوندەکەمان وە زریانی ناگریتەوە زەورە باشی نییە تەبیعەتی بەفرێش خۆی وایە ناو بەفرێ گەرمە سارد نییە بەس دەرەوەی بەفرێ دەرەوەی بەفرێ سارێ و بەفرەکە لۆمەیە ساردایەکە ژۆر دەشتی هەولێری کەواتە قازان و سوودەکە لۆنگۆیە بەرێ سەرێرەکەش لۆنگۆوە لۆمەیە دەستت خۆشی کاگەم بەڕێزان خۆشەویستان ئێستا دێن لەگەر مام حەسەنی قسەی دەکەین کە
زۆر شوانەتی کردیە فەلاحەتی کردیە عادەتەن زمانی خۆی کەسانێک هەبووینە کە حسابیان ڕاگرتیە بە هاوین و پاییز و زستان و بەهاران زانیتی لە هاوینێدا ئەگەر زۆر گەرمبی یا زەنگەستورە هەبیتن لە عینی کات لۆ زستانێ ینی دەیانزانی دوای 6 مانگی کە چ بەفرێک دەباریان باران دەباریان سار دەیاننا ئەوەش تەجروبەی ڕۆژ بووە بابزانین مام حەسەن لەکن حیوانی چکە ئاژەڵەکان حیوانداری حیوانەکان زۆر زار ئەو زانیاریانەی دەیزانی مرۆڤ نایزانی یعنی ئەوە حەقیقەتە ئەوەی کە حیوان دەیزانی مرۆڤ بیزانین لەوانەیە مێشتی تەقەبولی نەکات و لەوانەیە تووشی کارەسات بیتن مام حەسەن سەلامی خوارد لێبی عليكم السلام بخير بي خوا سەلامەتکە مام حەسەن ئەتو ئەوەندەی کە لەکن حیوانی بووی پێش بەفرێ زۆر خەڵک هەبووە مەسەلەن دەی هەیە هەستی پێکردیە زانیتی بەس حیوان و ئاژەڵ زیاتر ئەوە کوو بۆ لۆمان وەسفکەی والله أيوان لما شوان بوين أقعد بفر ناكت إشتا أيوان أيزاني لخوارني زور يخوارت زور يتسلو شتا خوارت سلونا دا زستانا ما لبدي تسلو من تسلوش زور يخوار أزاني بفري ليلة راز بفري ليلة بەفری لێدا بره بەرێ یعنی وەکو برێ هێواران پێشتر بە عکسەوە دەچینەوە هەندە نەدەڕەوەلا چکە دەیزانی سبێنێش دەستە دەرێ وەکو برێ هێوارێک کە زۆری دەخوار یعنی دەیزانی کە بەیانی دەرناکری أري والله أيزاني بفركوي دەیزانی بفري شكت بەرێ ئەدی وەختی خۆی چێ بۆ مەسەلەن لە گوندەکەین گۆ ئەو حسابانەی ڕاگرتیەکە باسم کرد أو أصابانا ما مدامين كان قوتي مدامين مديانا قوتي أو أصابي راقت صار وقت الشارع سار وەختی سار بري صار وقت الشارع والله هو زستان بو وقت أسري بو قلت تاو سامر ما مدامين تأصابك قلت ماري سامر لواني أو شو بفر بكوي ولا سوك بفركت یعنی یەک هەوریش لە ئاسمانێ كبرش الأسمان نبو لا والله أيزاني دار هاويني دار بري باش نجي داريا بري ناجتو بيش نجي داريا بري أجتو أيزاني یعنی بەیانەکەی ببڕا بە دەژیاوە بەس باش نجي ناجيو ئەوە هۆکارەکەی چ بوو أو أصابي كريزاني بەرێ ئەدی زۆر جار هەیە دەبینیت چێشکە هەیە خۆی لە ئاوێ وەرەدا پێشوەختی یان هەورەکە سپی پاتە ینی هەورێکی ڕەژ نییە والله أو تشكي نزانم كوبوه بەرێ ئەدی و لۆ هەورەکەی هەوری بەفرێت جیاوازە أوري لەگەر بفرد زوازة أوري بفرد سارداي دقدا بەرێ سارداي دقدا أوري باراني نرمة نەرمە بري ئێستا ئەو کەش و هەوایە کە گۆڕایە ینی ئەو حسابانش زار هەیە تێک ناچیتن والله بري والله كشتو هوا قورا لميشة من دار مهم ساري بفركات قاعد باو لبن مار البن هو ما بانا دار كجيرا لبا بفري هندا زوركت بەرێ بفري نزوركت ذا أصاب كريش هبون أصاب أنا كل ما نجر شمي وما نجا داري حتى قيشت بواري أصاب أنا كدي أزان شيروجي بفردي بەرێ پندەکەیە لەسەر مانجی ئادارێک کە باس کردرێ مانجی ئادارێ بەفر بێتە جێی دارێ نامینی هەتا هێوارە راستا بفرد ناو تنجب كوي دورو راخو ناقري رشبيتو لەبەرەوەی کاتی بەفرێنیە كاتي بفرينيا وقرما دادي بەرێ ئەدی ئێستا لە ئێستادا والله لا يستاكشتوها وقورا على انو يختيريا او هوندا بفروكي ليبي دابا هوندا بفري ليبا مسارش لا هوليري دارت موها بەرێ جاي ما دستجاني توك بفركت بوهندا بفرا ئاها هاد ما تسون باروشي جاي ايرا ماشەڵڵا والله جاي ما بيش ماني جاي ايرا جاي ما خوار او قندي بيش بيرو مري جاي ايرا پشتێن دێ اري واخو ماشەڵڵا. لا دستجاني زورتي بنك لسومان تسون باروكا ینی ئێستا ئەو فەسڵی ئێستا کاتیمە ئەوەیە بەفر بمینێتەوە نیە اري والله دەمینێتەوە بري ئەگە بارانی لێنەدا چەند دەمینێتەوە ئەو بەفرە بخواي زورة مني تو بس وشي بايز يقى بفر بكوي بيستروج مانجا او قندا اجيرا دەگیرا اجيرا لبفري مانجا بايز بيستروج بفركت اجيرا كسنا جايا او قندانا إن خواري لا بايز اغن من ليك تسل بنزات انك يغن ميلا اش اوي هبو وا هموش دارن دينان هموش لوزستان تاو تابواري
ڕاستە دەرناچوین باشە ترومێلیش نەبوو جادە نەبوو پرسیارە چ دیکە چکە بەفر زۆری هەیە دەرێن ئەوە شرێوەیە ئەوە کڕێوەیە بەرێ شرێوە چییە و ئێستا ئەو بەفرە چییە کڕێوەیە چییە شرێ ئەوە بەفرە بەس ئەوە بەفری لێ دێ لە دوو بەفری بارانی لێ دێ لە دوو بارانە گلێرەی لێ دێ گلێرە ئەو گلێرە هەوردە کۆکەیە و دوسێ بە بەرێ لە وەختە شەبینی تەزرای لێ دێ بەرێ ئەو هەمووی زۆرە جیاوازە بەرێ شەکێرا بەفرا بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ گەرچی گیانی داپۆشی وەیم واکوداری بن بنارێ دێتە خوارێ بەڕێزان خۆشەویستان یەکێک لە خۆشیەکانی بەفربارینی ئەوەیە دیارە لە گوندی چەند گەڕەکەکەیە ئێستاوە گەڕەکی ژێری و گەڕەکی ژۆری شەڕە بەفریتیان ئەمیش بە تەمای خۆی دەچمە لایەکی ئەم بەعسابی خۆم لە ناوبژیوانە دەچم بەس پێم وایە ناوبژیوان لێرە ناخواتن هەرچی بچی تۆ بە بەفری لێدەن کاکە و مایکەم لێ وەگرن بەڕێزان خۆشەویستان دیارە ژنی شاوکاری پیا بووینە شانبەشانی پیاوان ئیشیان کردیا لێرە دەچینە لای پورە بەڵقیسەی بابزانین ئەو بە چ شێوازێک ژیانیان گوزەراندێ بە تایبەتی لە کاتی بەفربارینی پێم وایە ئیشیوان زۆر زەحمەتتر و زێقەتر دەبی لەگەرمامە بە جێمان لە خۆی بی بابزانین چ دەری پورە بەڵقیسە باس زمانی خۆی کە قاورما خواردنەکی خۆش بانگۆ پێی دەرێن قەرێ بزانین ئەوە کو دەکرا سەرەتا حیوانەکە بزنەشی قەرە و قەرەوە لەنا حیوانی لێ ئەگرت و پایزیان کوشتە و کەوریانە کرد پیا و زەمەزدەرینان شوشتە و خوێنە کرد و ئەوجارن ئەکوران جا سۆر سۆرە بۆ ئەوە لەو بواری هەتا بواری پیشەیە کردین هەتا ئەرێ وەڵای زۆر بە هەتا بواری دی خۆچەلهان نەبوو هەر بە زۆری بەسەر شیوێوێنین عادی یعنی لە کەنجینەوە دەستان پێ دەکرد لە پایزەوە تا بواری هەندێک مارالو ئەمە هەندێکاریش خەلاسیانە کرد ئەجا گۆشتی زەریفە بوو سۆر نەکردو بە خوانش بەنە ئەبرێشچێن تێکەدا جوان جوان بۆچی گۆشتێلهان نەبوو بێتام عادی لە ناو هەر دەگیرە ئەوەندە خۆش بوو لە ناو تەنەکەی لە ناو تەنەکەندا ئەناو ئەجا زەریفە بوو خۆش بوو لە خوای بە زیادی بی پورە بەرقیسا وەختی خۆی ئیشنگۆ چ بۆ بە تایبەتی لە کاتی بەفرباریان بە کایبەتی بەفریانە ماشت و بەفرمارا دروست دەکەن و ڕێو باناکەین و بانیانە ماشتن و ئەجا شیون لێ ئێنە ئەم پچژنەکانی شاوکاری پیاوەکەن و چای لێنێن و پیاوداتن دانیشتن کەیف و سەیفیانە کردەوە بە بەفرانێکەن و ئەو چتانە بوو لە ناو بەفری زیاتر ئیشی خۆتان وەکو ئافرەتان ئەمە زا چێرێ دۆشت و کارێدا وەراغا و ئەچوینێ بندێت سروێ و سرویانەدا حیوانی و هاوکاری پیاوانی وانە کرد ئەدی لە کاتی بەفرێ قەدوە هەبووە لێرە ژنگ واسرابیتەوە ئارێ وڵڵا واللهی بە لە کاتی بەفرێ جا کوو بوو بووچیان دینان بە بەفرێ بە وەراغی جا بە سەرمایە بە دەهات حەیب نەبی مێژ و جویز و شتیان دەسەژ ناداوێت بریم پیاوە شایە کرە بۆ ڕەشبەرەکە کە بۆ خۆشێک هەلەی گەڕێ سۆبەی دارە هەبوو دەکڕوەنیشتن بێنە شێشە چون شعیانە کرد
الحانە نەما ئەلان بشکە بەفردێن بەستۆپانیکەن حالم لەباتیمان ماشتی ئەمە علایلۆنەکەن تەواو. بەڕێزان خۆشەویستان یەکێک لە کارەکانی خەرچی ئاوایی دیارە کاتێک کە بەفر دەباری سەرەتا ئیشیان دەبی چ بیتن دەبی بچن بانەکان بجێڕن بە بەفرماری ئەجا لە دوایی بە باگوردانی بیجێڕین با ئێستا بزانین هەرچەندە لەوانەیە لە ئێستادا خانیەکان زۆربیان ببنە سەبی مسەلح بەس ئێستاش هەندێک خانی هەرمایە بیکەنە کە بە باگوردانی بجێردرێ با لە خۆیان بپرسین بزانین بە شێوازێک ئیشەکە دەکرێتن. کاک شوان سڵاوی خوارد لێبی. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سەرەتا کە بەیانیان هەردەستی لە خەوێ تەماشا دەکە یەک پارچە دنیا سوی وە یەکەم ئیشینگۆ پێم وایە دەبی بان مارین بی. بەڵێ بەتاکید بەیانیان کە هەڵستان ئاتن لە گونداش خەڵک زووتر هەرستی چکە ئیشی هەیە تایبەت وەرزی هاوینە بەڵام وەرزی زستانان کەمتر ینی ئیشەنە بەڵام ئەو ئیشە مەسەرەن ئەگەر بەفر بباری بەیانیان زوو هەڵستین بە بەفر ماڵی دەبی بەفرەکەی سبانی لابین. دواتریش دەبی کای لێ بدەیت چونکە بانەکە بیتە قڕ ئەگەر کای لێ نەدەی قوڕەکە بە باگوردانی ئەنووسێ نەتوانی. پێشتر ڕەشەخانی بووە و خانی زۆر بوو ئێستا تەماشا دەکەی زۆربەی ینی بە سەبی مسەلحە یعنی تو بۆی زۆر هیلاک بووی. وڵاهی جایدی عاد ئێستا بە خۆت دەزانی وەزعەکەت چ لێ هاتیە ئەو خانە سەبانە بەڕاستی ینی لۆ ئێرانە ناڵێم خراپم بەس باش نینە خانە بە قوڕەکەم زۆر زۆر گەرمترن و باشترشن لە ئێرانە بەڵام ئێستاش خانە قوڕەکان ماینە بەس کەچی لایۆنیا هەشت سەر ئێستا وەکو پێشان ئەگەر سەبیش نەبی هەش ناماون کەم کەم ئاوامایە ها بەڵێ ئەرێ وەڵڵا ئیدی بەرێ ئەو دەمای لە ئێرانە ئەدی ئەو باگوردانەکە یانە تا قورسبی باشترە لەو بانەکەی یان باگوردانەکە قورسبی زۆر باشترە زیاتر جوانتر ئەپاستێتەوە زووتر توانی خۆی بگیت قوڕەکە. هەر لێرە دروستی دەکەن لەو شاخانە یان شوێنی دیکە لەوتان دێ لە شوێنی دیکە دێت بەس هەش بۆ پێشان مەسەرەن بەڕەحمەتی بابی من وەختی خۆی باگوردانش دروست ئێستا شەرمایە هەرمایە بەس بە دەگمەن هەبوو ینی هەر لە خۆی دروستەکرد نەک بفرۆشتەوە بەڵام لە شوێنی تر هەبوو دروست دەکرا و ئەکرددا شێوانی گەڕانی بانیش جیاوازیان هەر کەسێکی بێتە بیعە وڵای احتیاجی هەر کەسێک بێ بەس زۆر جار هەیە کەسی وا هەیە کە بانی جێڕایە لە گەری کەتە خوارێ باگوردانیش لە دوی هاتیە قەتشتی وار بەسەر نهاتیە ئەم بخۆم بەرێ وەڵا کو بووە وڵی گچکە بووم ئیدی باگوردانم زۆر بردە پێش بەرێ دوایە وڵا ڕاست لە دەستم چۆ خوارێ پێم نەگەڕاوە کەواتە ئەوەش زانینی خۆی دەوێت وەڵی ئەکرێ ئەرێ وەڵا زانی هەر دەوێت بەڵام ئەگە توش نەبێوێن دەرێ ماخۆ هەموو کەس ئەزانی ئەگە بێ پێش تێەکەوی زار هەیە ناگەڕێتەوە و هەر بەرەو خوارێ دەڕەوە بە دەگمەن وەیە شەکرا بەفرا بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ گەرچی گیانی داپۆشی وەیم واکو داری بن بنارێ دێتە خوارێ ئەڵوادام تاکو بایانی چاو لێگنانێ هەر ببارێ هەر ببارێ هەر ببارێ پێشەشی بەخێربێن سوپاسی و کەناڵەکەی کەناڵی پەیام زۆر بەخێرن ئێمە لە کاتی پاییزان داری دەینین بە مۆری دەینین و مارێ بەسکە لە کاتی بەفرکردن و سەرمایە بە بیوری ئەی قەرێشین و لۆ سۆبەی بە زۆریش داری بێکەلکە بڕین وەکی برێ مەسەلەن داری مازین داری سۆرەدار ئەو دارە نابڕین داری مەسەڵی دوی شەی بێکەلکاویش بە ئاویش ئەبڕنی بێکەلک بیت یان تاوەک یان بنا ئەو دارانش ئەبڕن لە کاتی پێویستی بەخوای هەردووشێ بە زۆر ئەگەیشکە بیشکنە بۆ زای ئیتەر دەبڕین لەبەربەی لەبەر ژینگەی ئیتەر نابڕین
بە زۆری شک دەبرین ئەگە پێویستیش بدە مەزبوری تەر بن نەفتنیەوە لەو حکومەت نەفت نادا مەزبوری داری تەر ببڕین و سۆبەی والله هەیە لە هەندێک لە دوور دێن هیچ لە نێزیک دێنین هەیە پاوانە هەیە جەبە لە زارەکەی لێ برەجێشینی کوڕێک کە تۆ دینن سەری تا تەربی باشترە باشتر خۆ دەگریت داری تەر باشتر خۆ دەگری لە سۆبەی نەکی شک بە سۆبەی دارانە بێ ئەو خانە گەرم نابن لە گوندان دەبێ سۆبەی دارە دابنین داری هیچ و تەڕبینین هەر دارەی تەڕباوینێ دوو دارە هیچی دەبە بنێن هەتا ئەگری سۆبەکە گەرم ببی داری بەڕوون هەموو دارێک باشترە لە سۆبەی خۆگرترە دار بەڕوون هەموو دارەکی باشترە بەس داری دارەبەنێ ئەویش باشە بەس زۆر بە قرچە ئیدی کەش دینین داوینێ ئەگەر ناعیلاج بین مەزبورین باوینێ ئەگە نەبی داری بیست داوینێ داری بیبی داری سپین داربی هەستی هەبی داوینێ چای لە سەلێنێن شیوێ لە سەلێنین پەنگرا دەمەقەرێکەین شیوشتی لە سەلێنین بەڕوا لە سەدانین بەڕوا داوێنێ ناو سۆبەی ئەبژێرین بەڕوو خاسە ئەو خانە گەورانە بەو سۆبەی داران نەبی هیچ گەرم نابن بە سۆبەی نەفتێ ئەوەش قاشە و پەنگری پێدینە دەرێ و سۆبەی پێخۆشەکەین و ئەوەش خوان چێ لە بەرن دانا و قاشی لە سەدانێ سەری هاوین و پایزە ئەماکەین بەزبارێ زبارە چروی ئەکەین چروی دەدارێ ئەبرین و دەدارێ دانێن و هەندێک مرۆکاکەن و هەندێکە چێشنەوە هەندێک ئێک کنۆرێ دەتوێت دێ چروێ دانێ لۆزستان سەری پایزستانە سەدەینێ هەتا مانجی سێ ئەمە کاو جۆی نادەینێ ئێرە کوێستانە بەس چروێ دەینێ سەری هاوین و پایزە دە ڕۆژ هاوینە مینن دارك أجيتو أقدر روج هاوين بمينن سري بايز وزستان تقريبا 4 روز بايز ما بنوشي تترون ده دواش خوشي كردوها أو 2 روز بابريكاتيتوها الحان بزي لو هاوين وجيزك بروشني باشتره جيسكا كزوتر وخوكوي تلك أنا شتي أدريتي كاروكي أما داخل سرينا روزي أزي كجيشيني ما قورا نابن دربا بريا شوانك بامايا أو قال شوان مربزني هلا شليانا قال لا شليانا هلا شليا شويستاوا أنا إلا سري زكا كوزورينا أنا وشي مربزني خبز جراوا لبشتي بردبو وشي لقربي تمتمي وشي بسدور كركوري دادات موخواري بنا كارغو كرادي يمار وران حيرايا عن بەڕێزان خۆشەویستان ئەوە کەمەک بوو لە ژیان و گوزەرانی خەڵکی ئاوایی بە تایبەتی گوندەکان کە لە کاتی بەفربارینێ کە لەو دوو مانگەی کە مانجی بەفرانبار و مانجی ڕێبەندانە دیارە کە باسمان کرد گوتمان ژیانی خەڵکی ئاوایی دەگۆڕێ لە کاتی بەفربارینێ هەتاوەکو تەواو بەفر دەتوێتەوە لێرەدا بەو ئەندازەی هاتینە کۆتایی بەرنامەکەتان بەرنامەی هەوارگەی کوردەواری هەتا کاتە چی دیکە و بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکات.